بەڕێوەبەری خوێندنگەی ئامادەیی پونگەڵەی تێکەڵاوە لە سنووری پەروەردەی قەزای دەربەندیخان. دڵخۆشە و دەیەوێت پەیامی دڵخۆشی بە کەسوکاری 4 خوێندکاری بگەیەنێت کە لە ڕیزبەندی 10 خوێندکارە یەکەمەکەی پەروەردەی دەربەندیخان پێشەنگن و پلەی یەکەم و دووەم و چوارەم و شەشەمیان لە بەشی وێژەی بەدەستهێناوە. هەموو ساڵەکان لەگەڵ چۆڤین یەکەمی مەکتەبەکە بوون. ئەو دەڵێت سەرەڕای گرفت و کۆسپەکان بەڵام هەموو ساڵێک بە بەدەستهێنانی نمرەی بەرز لەلایەن خوێندکارەکانی ناوی خوێندنگاکەیان دەهێنرێت. ئەمەش مای دڵخۆشی بەڕێوەبەر و تەواوی مامۆستاکانی خوێندنگاکەیانە. خۆشحاڵین کە ئەم ساڵ لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی ساڵی 2019-2020 لە تاقینەوە گشتەکانی ئێمە 4 خوێندکارمان لە ڕیزبەندیەکانە هەبووە. خوێندکارمان هەبوو بە پلەی یەکەم، بە پلەی دووەم، بە پلەی چوارەم، بە پلەی شەشەم لەسەر ئاستی دەیەکەمەکەی بەڕێوەبەراتی پەروەردەی دەربەندیخان. جێی خۆیەتی سوپاس و پێزانیمان هەبێ بۆ مامۆستا بەڕێزەکانمان کە بەو پەڕی دڵسۆزیەوە وانەکانیان وتوەتەوە چەند ساڵێکە ئێمە ئەو ئەنجامانە بەدەستهێنین و سوپاسی ماڵەوەی خوێندکارەکانمانەکەین کە بەڕاستی ئەوانش خوێندکارەکانی خۆیانەوە ماندوو بوون، هاوکاری تەواوەتیمان بوون لە ماوەیە بۆ بەدەستهێنانی ئەنجامان. ئەم 4 خوێندکارە بە بیستنی هەواڵی سەرکەوتنیان دڵخۆشن و سەردانی یەکتری دەکەن تا پیرۆزبایی لە یەکتر بکەن کە چۆن توانیان بەری ڕەنج و ماندوو بوون و شەو نخونیان بچنەوە. من شۆڤین سەلام لە ئامادەی پونگڵی تێکەڵ و توانیمە ئەم ساڵ لەسەر ئاستی دەربەندیخان ببمە یەکەم لە بەشی وێژەی و سوپاس و دەستخۆشی مێ بۆ مامۆستاکانم لە دوای ئەو بۆ خێزانەکەم بۆ دایک و باوکم کە توانیان هاوکارێکی باش بن بۆ ئەوی بتوانمەوە دەرەجێ بەدەست بێنم لە دوای هەوڵمانبوونێکی زۆر توانیم ئەنجامێکی باش بەدەست بێنم. من کانی مەولود کە توانیم پلەی دووەم بەدەست بهێنم لەسەر ئاستی دەربەندیخان لە بەشی وێژەیی بەهێنانی نمرەی 1.71 سەدا سوپاسی خۆ ئەەکەم کە ئەو نمرەی پێبەخشیم. اینجا دواتر سوپاسی خێزانەکەم ئەەکەم پاپاڵپشتێکی گەوری من بوون. اینجا مامۆستاکانم کە هەمیشە هانیانەدەم بۆ هێنانی پلەی بەرز و باشتر. خوێندکارانی ئەم گوندە تەنها مامۆستا و خێزانەکانیان پاڵپشتیان بوون و بەشداری هیچ خولێکیان نەکردووە و مامۆستای تایبەتیشان بۆ نەگیراوە، بەڵکو ئەوەی بەسەرکەوتنی گەیاندن پاڵپشتی و ئیرادەی خۆیان بوو. لەگەڵ ئەوەشدا ڕایان وایە ئەگەر دەرگای خوێندنگاکان بەهۆی پەتای کۆرۆنا بەڕوویاندا دانەخرایە ئەوە کۆنمرەی بەرزتریان بەدەستدێنا. زۆر دڵخۆشم کەوام نمرەیەم بەدەستێناوە. بەڕاستی ئەگەر ئەم نەخۆشییان دەردەی کۆرۆنا نەبووایەوە ئێمە دەتوانین نەفرەیەکی باشتر بهێنە، بەڵام ئەمەش قەدەر بخۆی کردکەوە ئەو دەرەجێ بێنم. و هەروەها زۆر سپاسی مامۆستاکانم ئەەکەم کەوا یارمەتی دەرم بوون لە کاتی یارمەتی دەرم و بۆ هێنانی ئەو نمرە بەرزەیە. من سەرشم مەولود ئەحمەد خوێندکاری پۆلی 12 ئامادەی لە قوتابخانەی ئامادەی پونگەڵی تێکەڵ لە سەر پەروەردەی دەربەندیخان. خۆم بە خۆشحاڵە زانم توانیمە ببم بە ئاسی شەشەم تەلبە لەسەر ئاستی دەیمەکانی دەربەندیخان بەدەستهێنانی نمرەی 72.7. زۆر دڵخۆشم کە توانیمە ماستە بەدەست بێنم. سوپاسی مامۆستاکان مەکەم، سوپاسی خواکەم و سوپاس بۆ خێزانەکەم بۆ مامۆستاکانم دووبارە کە سەپۆرت و پاڵپشتیمە بوون. کەسوکار و خانەوادەکانیان هەواڵی سەرکەوتنی منداڵەکانیان بە جەژنێک دەزانن کە لە لووتکەی شادیدا خۆیان دەبین و سوپاسی ماندووبوونی مامۆستاکانیان دەکەن. زۆر دڵخۆشم لەوەی کە مناڵەکەم دەرەجەیەکی باشی بەدەستهێناوە و دڵخۆشم بۆی کوا بەڕێوەبەرەکەی مامۆستاکەی هاتووە دەستخۆشیمان لێکە و لە لامانە و خێراتنیەکەن دەستخۆشیان لێک. بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر دەستخۆشی لە مامۆستاکانیانەکەم. زۆر خۆشحاڵم وەکو دایکی کانی زۆر ئەوە خۆشحاڵم نازانم چیتان بە باس بکەم. لەم خوێندنگەیە تەنها بەشی وێژەیی هەیە و بەهۆی نەبوونی بەشی زانستی هیچ خوێندکارێک لەو بەشە ناخوێنێت. بۆیە بەڕێوەبەری خوێندنگاکە وێڕای سوپاس و دەستخۆشی بۆ بەڕێوەبەری پەروەردەی دەربەندیخان داواکارە کە پاڵپشتیان بێت بۆ کردنەوەی بەشی زانستی و چارەسەرکردنی گرفتەکان بۆ ئەوەی هەمیشە لە ڕیزبەندی خوێندکارە یەکەمەکان ناویان بمێنێت. سەلام ڕەوف گەلی کوردستان، گوندی پونگەڵە لە سنووری قەزای دەربەندیخان.